دیارە ئێمە لە زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانین. ئەم زانکۆیە هاوشانی زانکۆکانی دیکە لە سنووری پارێزگای سلێمانی واتە زانکۆی سلێمانی و زانکۆی گەرمیان بەردەوام لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بوون بۆ پشتیوانیکردنی هەموو دامەزراوەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پاراستنی ژیانی هەموو لایەک. لە زانکۆی پۆلۆتەکنیک سێ میکانیزم دانراوە بۆ ئەوی کە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بکرێواتە بە سێ ڕێگا و بە سێ شێوازی جیاجیا هاوکار بوونانی لایەنی زانستیەکەی کە لە ئێستادا تاقیگەیەکیان هەیە چەندین سپۆڕی ئەکادیمی و زانستی کە لە بوارەکانی زانستیدا لەم زانکۆیە کارەکەن لەسەر دەستیش مامۆستایان و پرۆفیسۆر و شارەزایانی بواری زانستی سەرقاڵی چەند توێژینەوەیەکن بۆ ئەوەی هاوکاری لایەنی کەرتی تەندروستی بکەن بۆ ئەوەی هاوکار بن بۆ سەرخستنی ڕێکارە تەندروستیەکان هاوشانی ئەوەی کە دوێنێ بینیمان لە زانکۆی سلێمانی بەڕاستی هەنگاوێکی گەورەیە کارێکی گەورەیان کرد کە ئەو بوو مەوادی VTMیان دروست کرد کە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بەکارێ لەگەڵ مەوادی پاکەرە و پاکشکردنەوە. لێرەش لە زانکۆی پۆلۆتەکنیک ئێستا چەندین پسپۆر بە درێژایی ئەم ماوەیە سەرقاڵن لە تاقیگەکان و کار ئەکەن. لەلایەکی تر هەر لە زانکۆی پۆلۆتەکنیک ئەوەی کە دەیبینین چەندین خول کرایەوە بۆ دامەزراوە ئیداریەکان بۆ ئەوەی کە چۆن خۆیان بپارێزن و چۆن ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە لە ڕووی چی لە ڕووی ئەوەی کە خەڵک ڕابێنن خەڵک ڕێنمایی بکەن و شەقامەکان چۆن پاکرێتەوە و لە فەرمانگەکاندا ئەو فەرمانگانەی کە خزمەت گوزارین کارمەندەکان کە ئەرکیان جێبەجێکردنی ڕێکارە ئیداریەکانە چۆن خۆیان بپارێزن و بەرامبەرەکانیشان بپارێزن. لایەنێکی دیکەی ئەم زانکۆیە لەپاڵ ئەوەی کە ئێمە دەزانیت بەشێکی زۆری مامۆستاکانیشان ئەو مەجالانن کە مەجای لایەنی مرۆڤایەتین کە مامۆستاکانی ڕاگەیاندنیان ئامادەکاریان دەربڕیوە کە هاوکاری هەموو میدیاکارێک دەکەن و هاوکاری کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەن بۆ ئەوەی کە لە ڕووی میدیایەوە هاوکار بن لە هەمان کاتیشدا ئەوانەی کە مەجای مرۆین بەشێکی دیکەیان هەڵمەتی خێرخوازیان دەست پێ کردو لە زانکۆی پۆلۆتەکنیکەوە. من بۆ قسە و باسکردن لەسەر کۆی هەموو ئەم بابەتانە دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلۆتەکنیکم لەگەڵا بۆ ئەوەی ورتر قسەی لەسەر بکەین. دکتۆر جان ماندوو نەبن و لێرەشەوە بە ناوی گەلی کوردستانەوە ماندوو نەبوون لە ئێوە و لە مامۆستایانی زانکۆی پۆلۆتەکنیک و لە کارمەندەکانیشتان دەکەین کە خۆبەخشانە بە سێ ڕێگە و بە سێ میکانیزمی جیاواز دەبینین هاوکارن ئەوەی کە لە توانای ئێوەیە خزمەتەکەن. پێمان بڵێ خزمەتە زانستیەکانتان ئەوەی کە پەیوەندی بە بەشێک لە پزیشکانتان و کەسا لە تاقیگەکاندا کار دەکەن و بەشێکی پەیوەندی بە خولەوەیە بۆمان باس بکەیت. بەڵێ زۆر سپاسی ئێوە کەم زۆر سپاسی میدیاکەم سپاسی گەلی کوردستانەکەم. زانکۆی پۆلۆتەکنیک سلێمانی و هەمیشە کاری کردو بۆی بەشێبێ لە پێداویستیەکانی کۆمەلگا. ئێمە زانکۆ لەو سۆنگەیە کە ئێمە هەست بەوەکەین کە زانکۆ تەنها جێگایەوە نیە کە خوێندکار بخەینە خوێندکار پەروەرد دەکەین تەنهاوە نییە کە شوێنی زانستیە لە پاڵەوە شوێنێکی مرۆڤ دۆستانەیە. بۆیە لەگەڵ ئەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و هەموو جیهان لەگەڵ ئەو هەڵمەتەی کە ڕاگەیاندرا لایەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دروستکردنی عەمەلیات لە ژووری عەمەلیات بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ زانکۆکانی کوردستان لە سلێمانی ئێمە وەکو ئاماژەت پێکرد لە چەند تاوەرێکا چەند لایەنێکەوە ئەمە ئیشمان کرد. یەکەم تەوەری یەکەمیان تەوەری لایەنی زانستی بوو. ئێستا لە ناو زانکۆیە لەم کاتەیە لە تاقیگەکانمان گروپی بایۆمێدیکال هەیە لە سنتەری توێژینەوەی سەر بە زانکۆی پۆلۆتەکنیک سلێمانی کە سەرقاڵی توێژینەوە لە بواری ئایتیە ڕەبەتکردنەوەی بواری ئایتی و چۆنێتی بەحەزکردنی یان چۆنێتی دۆزینەوەی نەخۆشی ڤایرۆسەکە لە جەستەی مرۆڤ. ئەمانە زۆر بابەتی کە کاری لەسەر کراوە لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆی ئێمە هەستیەوەی کە مامۆستای زانکۆ کەسانی ئەکادمی کەسانی ڕۆشنبیر ئەبێ لە هەموو بارودۆخێکی هەرێمی کوردستانە بەشێکی دانەبڕاو بێ لەو ئازارەیان لەو مەینەتی کە لە ناو کۆمەلگاکی ئێمە هەیە. ئێمە گروپێکمان ڕاگەیان بە ناوی گروپی ئەکادمیانی خۆبەخش بۆ بانگوازێکمان کرد پێش 3 ڕۆژ بۆ مرۆڤ دۆستان بۆ ڕۆشنبیران بۆ ئەکادمیانی
کوردستان و دەستمان کرد بەوەی کە هاوکاری کۆکەینەوە خۆمان دەستمان پێکرد لەلایانی خۆمانەوە و هاوکاری کۆکەینەوە بۆ ئەوەی ئەو کەسانی پێویستیان بۆ هاوکاریە هەیە و پێویستیان بەوە هەیە کە هاوکاریان بگەینە ماڵەکانیان ئێمە بەشێ بین لەو هاوکاریە و بتوانین هاوکاریان بین خۆشبەختانە دەتوانم بڵێم هەتا لە ماوەی دوسێ ڕۆژە زیاتر لە 600 جێگا بۆ 600 ماڵ کارکراوە ئەو خواردنانە و ئەو پێداویستیانان پێگەێنراوە ئەمە خۆی لە خۆیان ئەگە سیریکەی ئەمە ڕۆڵی زانکۆ زیاتر دەرەخا زانکۆ کە بەشێک بێ لە کۆمەلگاکەوە بەشێک بێت لەو پێداویستیانی کە خەڵکێتی ئێمە لە پاڵەوەی کە کارمان کرد بۆ ئەوەی لایانی تەندروستی و لایانی هوشیاری تەندروستی هەڵمەتێکی زۆر گەورەمان کرد لەگەڵ ڕاگەیاندنە لەگەڵ ڕاگەیاندکارانی خۆمانە لەگەڵ بەشی ڕاگەیاندنە لەگەڵ ئەو شوێنانی کە بەڕێوەبەراتی ڕاگەیان و چالاکەکانی زانکۆمانە هەڵمەتێکی زۆر گەورەمان کرد لەگەڵ زانکۆکانی کە کارمان کرد لەسەر بەرزکردنی ئاستی تەندروستی هوشیاری تەندروستی و داوامان کرد لە خەڵک لە ماڵەوە بمێنەوە خۆ بپارێزە ئێمەش خۆمانە پارێزین بووی هەمومان بێکەوە توانی نیشتیمانەکەمان بپارێزین بەڵام لە پاڵ ئەمەیە هەندێک خێزان هەیە پێویستی بەوە هەیە کە ئێمە بڕۆین لایەن خزمەتیان بکەین ئەو پێویستی ڕۆژانیان پێ بگەین بۆی ئەمەش بەشێکە لەو پاڵپشتی ئەو دروشمانە بەڵێ دکتۆر هەر گفتوگۆکان درێژەی پێین هەر لەسەر ئەو هەڵمەتەی ئێوە کە لە پاڵ ئەرکە زانستیەکان لە پاڵ ئەرکە وشارەکان لە پاڵ ئەو ئەرکانەی کە ئێستا وەکو خۆت باسێکی کە بە ئەرکی شانتان ێزانن کە خزمەتی خەڵکن هاوکاریان کەنەوەی پێویستیانە ئەم شەوانی لە تۆڕی کۆمەڵایەتی زۆر مامۆستای زانکۆ زۆر دکتۆرم بینی کە پشگیری بۆ هەڵمەتەکەی ئێوە دەربڕی بوو ینی هەر کەسی و لە ئەکاونتەکەی خۆی بە مۆبایلەکەی خۆی ڤیدۆیەکی ڕیکۆرد کرد بوو من بینیم ینی چەند مامۆسایکی بەڕێزم بینی هەم لە زانکۆی پۆلتەکنیک هەم لە زانکۆی سلێمانی کەواتە ئەم هەڵمەتەی کە ئێوە ڕادانگەیان و هەڵمەتێکە تایبەتە بە زانکۆی پۆلتەکنیکە بۆ هەموو مامۆستایانی ئەکادمی بۆ هەموو مامۆستا ئازیزەکانەکە دەخلیان باشترە یاخود موچەکانیان ڕێژێکی بەرزترە وەکو سەرۆکی زانکۆ ئەگەر پێم بڵێ لەسەر ئەمە داواکاری چیە بۆ زۆر بەوازەحی لە زانکۆی پۆلیتەکنیکەوە دەستی پێکرد بۆ هەموو ئەکادمیان لە هەموو کوردستانە و داوامان کرد فراوانی کەین بۆ شارەکانی تر هەر سلێمانی نەبێ ئێستا لە سلێمانی گروپێکی زۆر کارامان هەیە ئەوەی باسمان کرد هەر لە دوێنێەوە گروپی هەڵەبجە لەگەڵ زانکۆی هەڵەبجە بەسپاسەوە پەیوەندیان پێوە کردین ڕاستەوە خۆ گروپێکیان دروست کرد لەگەڵ ئێمە کۆلێجێک و پەیمانگایەکمان هەیە لە هەڵەبجە لەوێ بەڕێز ڕاگری کۆلێجی و ڕاگری پەیمانگاکە گروپێکیان ڕاگەیان بۆ خزمەتی شاری هەڵەبجە هەر پەیمانگای تەکنیکی دەربەندی خان کە دەستگایەکی خوێندنی باڵایە وەسەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە ئەوانیش گروپێکیان دروست کرد لە شاری دەربەندی خانی خۆشەویست ئێستا خەریکی کۆکردنەوەی هاوکارین بۆ دانیشتوانی دەربەندی خان لە کەلار بە هەمان شێوە دەستیان پێکرد ڕاگری پەیمانگای تەکنیکی کەلار بە هەمان میکانزم ئەمڕۆ دوکان و چەمچەماڵ کارەکەن بۆ ئەوەی گروپ دروستکەن و کە پەیمانگامان هێلێ ئەم فراوانیی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەکو دەستگاکانی خوێندنی باڵاوە پەیوەندی لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستانە ئێمە بە خاڵێکی پۆزتیڤ تێڕوانین وەکاری بۆکەین ئەم فراوانیە لە وەدابەشبوون بەسەر ناوچێکی جوگرافی گەورەیە وای لێ کردین کە ئێمە بیر لۆ بکەینەوە لە شارەکانی تریش کار بکەین خۆشبەختانە هەر دوێنێ دەستگای بەڵێ کاکتۆر ئالەت کاتەمێ پرسیار لەسەر ئەوەکەم ئێوە لەگەڵ دەستگای مرۆیی مامە پرۆژەیەکتان هەیە و بەتەمان لە چەند ڕۆژی داهاتوە یاخود ئەمڕۆ کۆبوونەوەشتان هەیە پرۆژەیەکی فراوان ڕابگەێنن بۆی هاوکاری زیاتری کەرتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان بکەن ئەگەر پێم بڵێ کەواتە هەموو سەرچاوە مرۆیی و زانستیەکانی زانکۆی پۆلتەکنیک لە خزمەت ئەم پرۆژەیەدا دەبێت ئەگەر لێرەشەوە بۆمان ڕابگەێنی ئەکادمیان دەستیان کردو بە هەڵمەتەکە و چەندین جێگای تر کارەکەن لەم بوارەیە بەڵام کۆکردنەوەی دەستەکان و کارکردن بە شێوازی گرروپێکێکە لە ئامانجەکانی ئەم شێوازە کارکردنە خزمەتی خەڵکە ڕێگای خەڵکەوە بۆیە زۆر بە سپاسەوە دوێنێ دەستگای مرۆیی مام پەیوەندیان پێوە کردین
و ئێمە خۆشحاڵی خۆمان دەربڕی کە ئێمە ئامادەین بە هەموو شێوازێک ئەم کارە بەیەکەوە بکەین بە یەک دەست بکەین ئەوان زۆر بەفراوانتر ئەم کارانە یانێ گەورەیکەن و زۆر سپاسیانەکەین کە هەمیشە لە خزمەتی ئەو خەڵکەیە بوو ئەوان پرۆسەیەکی تەندروستیان هەبوو ئێستا پرۆسی گەیاندنی هاوکاریان هەیە بۆیە ئێمە ئەگەر ئێمە بەردەوام بین لەسەر ئەوە بە یەکەوە گروپێکی گەورەتر نەک تەنها دەستگای مرۆی مام هەر دوێنێ نووسەران ڕۆشنبیران هونەرمەندان کۆمەڵێکی زۆر پەیوەندیان پێوە کردوین ئێمە ئەمانەوێت لە ڕێگای ئەم کارە جەمعیەوە خزمەتی گەورەتر بگەێنین ئەکادیمیان و کەسانی ڕۆشنبیر و دەستگای مام ئەتوانین شتێکی گەورەتر بکەین لەمە دکتۆر لەبەرەی کاتب کەمە ئەگەر بە کورتی پێم بڵێ کەواتە هەموو سەرچاوە مرۆیە زانستی و بەشەریەکانی زانکۆی پۆلۆتەکنیک لە خزمەت ئەم پرۆسێدا دەبێت بۆی کە بە سەرکەوتووی تێیپەڕێنین بەڵێ ئەکادیمیان فەرمانبەران تەنانەت خوێندکارانیش پەیوەندیمان پێوەکەن بەڵام لەبەر خاڵێکی زۆر گرنگەیە بێ باسی کەم ئێمە لەبەر تەندروستی و سەلامەتی ئەو خەڵکە نامانوێت قەڵەباڵغی دروستکەین بۆی ئەمانەیە بە پێی ڕێنمایەکانی تەندروستی کارەکانمان بکەین هەر ئەم ڕۆژ دەسەکەین بە تاقیمکردنی ئەو بابەتانی کە تەوزیعکرێ ئێمە هەموو تواناکانی زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی و ئەکادیمیانی هەموو کوردستان هەوڵەدەین کار بکەین بێکەوە بۆی ئەم خزمەتە بگەێنین کە ئەرکی سەرشانمانە وەک پامێکیشم هەیە ئەمێل داوا بکەم لە خەڵک کە بمێنەوە لە ماڵەوە مانەوەتان لە ماڵەوە ئەرکێکی نیشتیمانیە ئەمڕۆ ئەگەریش هەر کاتێک پێویستی هەبوو کەسانی خێرخوازەیە کەسانی مرۆڤ دۆست هەیە ئەتوانن لە ڕێگای ڕێکخراوەکانەوە لە ڕێگای زانکۆ لە ڕێگای هەموو ئۆشنانەوە خزمەت بگەێنەوە ئێمە هەمومان ئەبێ ئەم قۆناغا بە شێوازێک تێپەڕێنین کە خۆمان بپارێزین لەبەرەوەی ئەم مەترسی هەموو جیهانی گرۆتەوە و ئەرکی سەرشانی هەمومانە خزمەتی یەکتری بکەین بۆ ئەوەی ئەم قۆناغا بە سەرکەوتووی تێپەڕێنین بۆ قۆناغێکی باشتر و ئایندێکی باش مادوونە بن ئیشەڵڵا ئەم دۆخە تێپەڕێ سپاس بۆ دکتۆر ئارام بڵێ ئەوەی کە بینیتان باسی پرۆژەکان و هەوڵەکانی زانکۆی پۆلۆتەکنیک بوو کە هاوشانی دامەزراوە تری خزمەت گوزارەکان کە خزمەتەکەن بۆ ئەوی بە سەرکەوتووی هاوکاری لایانی تەندروستی و لایەنە ئەمنی و لایەنە ئیدارەکان بن بۆ ئەوی ئەم قۆناغە تێپەڕێنن. دکتۆر جیاوەکو کۆلێژی تەندروستی لە زانکۆی پۆلۆتەکنیک لە ئێستادا پسپۆڕەکانتان کە شارەزاییانێ لە بواری بایۆلۆژیا سەرقاڵی چین وەکو لایەنە پزیشکیەکەش کۆمەڵێک مامۆستا لە کۆلیجەکەمانە هەستاون بە ئەنجامدانی توێژینەوە ئەوان خۆیان پسپۆڕی مایکرۆبایۆلۆژین تا ڕادەیەک لەسەر جۆری ڤایرۆسەکە جیناتی ڤایرۆسەکە مەنا ئەو بەرگری لەشی ئەو کەسانێک کە هەڵگر ئەبن بە ڤایرۆسەکە ئیش لەسەر ئەوە ئەکرێت و ئێمە وەکو کۆلیج هەماهەنگین لەگەڵیانە ئێوە ڕاگری کۆلیجی ڕاستەخۆ لەگەڵیانە لەسەر خەتە و ڕێگە پێدراوە ئێمە بتوانین لە نزیکەوە گەر کەمیش بێ بتوانین بیان بینین یاخۆ بەڵێ بێگومان کارەکان ئەوەی لە ڕووی تەندروستی و ڕێگە پێدراوە بەڵێ ئێستا چەند پسپۆڕێک لەوێ ئیشی خۆیانەکەن فەرموو پێشمان فەرموو دکتۆر ژان لەگەڵتان. ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم نەخۆشیە لە وڵاتی سیندوای ئەوە بڵاوبوونەوەی بە وڵاتانی تر هەروەها کوردستانی خۆمانیشی گرتەوە ئێمە هەر لە سەرەتاوە وەکو مامۆستایانی زانکۆ وەکو خوێندکاران بەردەوام وەرشۆپمان کردووە
خوێندکارەکانمان ناومەتە ناو با بڵێن کۆمەلگاوە بۆ ئەوەی زانیاری تەندروست هەموو ئەو ڕێکارەیە تەندروستیانە ڕێنەمای تەندروستیانە بدرێ بە خەڵ بۆی ئامۆژگاری و با بڵێن ڕێنوێنی کردیان بکەن سەبارەت بەم نەخۆشە چۆن خۆیان بتوانن بپارێزن. ئەمەکو سەرەتایەک وەکو ئەوە بەڵام ئێمە وەکو ئێستا لەم کاتەیە وەکو بەشێک لە مامۆستایانی زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی سەرقاڵی چەند کارێکی زانستین سەبارەت بەم نەخۆشیە. بۆ نمونە ئێمە حالیان ئیشەکەین وەکو با بڵێن لەسەر ئەو جیناتانەی کە لەسەر لەنە ئەم ڤایرۆسە هەیە کە مەسئولە لەسەر دروستکردنی نەخۆشیەکە. ئێستا ئێمە با بڵێن پرۆپۆزڵماندانەوە ئیشەکەین لەسەر ئەوە هەروەها لەسەر وەکو خۆتان ئاشنان ئەم ڤایرۆسە کەمێ عیلاقەیەک یا چۆ بڵێن ڕاستەوخۆ عیلاقەی بە جیهازی بەرگری نەخۆشەکانەوە هەیە بۆ نمونە کەسانێک کە بەرگریان لاوازە سێرەکەم نەخۆشیە زیاتر تیاتە شەنەئەکە ئێمە زیاتریش لەو بوارش هەر کار دەکەین. هەروەها کە خاڵێکی گرنگتر ئەوەی ئێمە زیاتر دراسە لەسەر ئپیدۆملۆژی ئەم نەخۆشیەکەن واتە ئەم نەخۆشیە تا چەند بڵاو بۆتەوە لە وڵاتان دوایە کوردستانی خۆمانیش با بڵێن بەریکەوتوو ئەم حاڵەتە دوایە ئەو کەسانە کێن کە تووشە بن زیاتر کام گروپ لەو خەڵکانەی کە تووشە بن زیاتر مەترسی مردنیان لەسرە چ جۆرە با بڵێن تەمەنیەکەیە با بڵێن ئەو کەسانی احتیمالە تەمەنیش نەبێ با بڵێن احتیمالە هەندێک باری تەندروستیان بەو شێوە نەبوو نمونە نەخۆشی درێژخایەنیان هەیە یان احتیمال هەندێکی کانسەرە سێرەکە عیلاجی کانسەر وەرەگرێ ئەوانە بەرگریان دائەبەزێ ئایا ئەم نەخۆشیە تا چەند کاریگەری لەسەر جۆرە گروپەکانی جیاواز هەیە لە ناو خەڵکدا. بەڕاستی بۆ ئەم نەخۆشی کە نەخۆشێکی پەتای لە ناو خەڵک بڵاوبێتەوە باشترین یا با بڵێن سەرەتایی ترین بۆ خۆپاراستن بریتە لەوەی کە تۆ لە ماڵەوە بمێنیتەوە نێتە دەرەوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە چونکە ئەم نەخۆشیە لە کەسێکی ترەوە بۆ کەسێکی تر با بڵێن لە کەسێکی توش بۆ کەسانی تر بڵاو بێتەوە بۆ ئەگەر کەسەکە خۆی بمێنێتەوە لە ماڵ ئەمە ڕێگریە بۆ ئەوەی نەخۆشەکە تەشەنە نەکە. ئێستا با بڵێن وڵاتی سین ئەو یوهان لەو شارە ئەو ڕێنەمایانە جێبەجێ کرد ئێستا هەنی خۆشبەختانە ڕێژەی نەخۆشەکە زۆر کەم بۆتەوە یا گەشتۆتە سفر. دکتۆر جان سوپاس بۆ ئەم دەرفەتە بۆ هیوای کە لە نزیکترین کاتە ئەنجامی دڵخۆشکەتەمان پێ بڵێن سوپاس بۆ ئێوە مادوو نەبن سەرکەوتوو بن بەڵێ ئەوەی کە بینیتان تیشی خستنە سەر ڕۆلی زانکۆی پۆلیتەکنیک هاوشانی دامەزراوەکانی دیکە بۆ هاوکاریکردنی دامەزراوە تەندروستی و ئیدارەکان بۆ باشتر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و بە هیوای ئەوەی کە هەمومان لە ماڵەکانمانە کە ئەوەی ئەرکی نییە ئەوەی کە کاری نییە بمێنێتەوە و ژیانی هەموو لایەک پارێزراو بێ.